ساڵتان لێ بێم کاتتان باش لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانی تا کۆتایی ئەڵقەیەم جارەش لەگەڵمان بن. گەنجێکی کورد لە هۆڵەندا لە تەمەنێکی زووەوە لە کۆنسێرواتوار وەردەگیرێت و چەندین خەڵات بەدەستدەهێنێت. لە قەزای بەردەڕەش هاوڵاتیەک 30 ساڵە خەریکی کۆکردنەوەی کەرەستەی کەلەپوری ناوچەکەی خۆیانە. گەنجێکی گوندی بۆسکین لە سنووری ڕانیا کۆمەڵێک داهێنانی ناوازەی لە بواری ئەلەکترۆنیدا ئەنجام داوە. گەنجێکی کورد لە هۆڵەندا لە تەمەنی 4 ساڵیەوە دەستی بالێدانی پیانۆ کردووە و ئێستا کە 13 ساڵە لە کارەکەی بەردەوامە. ئەو لە پەیمانگای کۆنسێرواتۆر کە پەیمانگایەکی بڵندی خوێندنەوە ماوەی خوێندنەکەی 10 ساڵە وەرگیراوە و ئێستا دەستی بە وەرگرتنی وانە کردووە لە کاتێکدا ئەو پەیمانگایە ماوەی خوێندنەکەی بۆ کەسانێکە کە 16 ساڵیان تەواو کرد بێت، بەڵام بەپێی لێهاتووی توانای کەسەکە ئەو کەسانە وەردەگرن کە تایبەتمەندی جیاوازیان هەبێت. ئەو گەنجە کوردەش لە ئێستادا وەرگیراوە و لە کارەکەی لەو پەیمانگایە و ژەنینی ئامیری پیانۆش بەردەوامە. من پێویست زەنگەنم 16 ساڵم لە هۆڵەندا دایک بوومە و پیانۆ لێدم. من یەکەم جار باوکم کیبۆردێکی هەیبوو چشتی لێدا وتی وەرە پێویست ئەمە لێدا هەگەو من ئینجا کردم ئاسان بوو حەزم لێ بوو ئینجا دوای وازانی من پیانۆ لێدم. باوکم دوایەوە وتی بە ژنێکی رووسی دەست بە من بدا پیانۆ هەتا تۆزێ چشت بزانم بڕۆ بۆ مەکتەبەکە. دوایەوە مامۆستایەکم هەبوو هێ مەکتەبەکە یەکسەر لە زانی من بەهرەم هەبوو تەلەنتم هەبوو 6 ساڵ ئەو مەکتەبی موزیقایەک هەبووم. دوایەوە دوای 6 ساڵەکە چوون بۆ کۆنسەرڤاتۆریەم. من دەستکەی خۆمە خوێندم و کۆنسەرڤاتۆریەشم ئەەکەم. من لە دایکبووی شاری کەرکووک و گەڕێکی مەلا عەبدوڵڵا. من شەرۆک کوڕەکەم لە 4 ساڵیەوە هەستم کرد کە شتێکی تایبەتمەندیم هەیە بۆ مۆسیقا، بەڵام بەپێی ئەو زروفەی کە تایە بووین نەمتوانی ئەو شتەی کەتیان بوو چکە ئەوەی کەتیاتە بۆ مۆسیقا دەبێ مەدرسەت هەبێ بێ قوتابخانە و مامۆستای چاک دەبێ ئەبێ ئامێرت لەژێر دەست بێ نەمتوانی، بەڵام هەرتیان مایەوە کە پێیوەست 4 ساڵ بوو لە ماڵەوە کیبۆردێکی مناڵانەمان هەبوو، هەروە شتێکی ئاسانم لێدا سێرم کرد پێیوەست تەماشامەکە وتم پێیوەست ئەتوانی لە دوام ئەمە لێ بدەیتەوە. هێواش شواش پێم وت ئەبینی زۆر بە ئاسانی لێدا. یەکسەر هەستم کرد کە ئەویش وەکو من ئەو جینەی تایە ئەو خولیای لە ناو بەهرەیە کە خوا بەخشیوێتی. بەپەلە مامۆستایەکم بۆ پەیا کرد ئافرەتێکی ڕووز بوو بۆ ماوەی 2 ساڵ هات لە ماڵەوە هەفتەی جارێ یان 2 جار دەستی مۆسیقای پێدا. لە عینە کاتە ناویم نووسی لە قوتابخانەی موزیک. من بڵێم بە مناڵەکان ئەوەی گچکتر لە من یان وەکو منن ئێستا مۆزیقا دەبێ لە مناڵیەوە دەست پێکەی ناتوانانی ئەوها ینی ئێستا لە سیانزەکە ئینجا بکەی بەس ئەمەش وەکو عالمێک ینی هەر پیانۆ و سۆلیستە دەر بچەمەتە
ناومان بناسێ بەس هەوکو کورد ئەمە یعنی ناوێک بۆ کوردستان وەها دەربکەم. باڵندەیەکی ئاوی کە لە ساڵی 1930دا و باڵندەیە دۆزراوەتەوە، بەڵام ئێستا جۆرێکی دەگمەنی ئەو باڵندەیە لە ناوچەی باڵەکایەتی بینراوە کە مەشبۆتە جێگەی سەرنجی هاوڵاتیانی ئەو ناوچەیە. ئەو باڵندەیەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە لە جۆری باڵندە ئاویەکانە و دەتوانێت بۆ مەودای 6,000 کیلومتر سەفەر بکات و تا ئەو شوێنە سەلامەتە بۆ ژینگەی مانەوەی خۆی دەبینێتەوە. لە ئێستاشدا هۆکاری هاتنی و باڵندەیە بۆ ناوچەی باڵەکایەتی دیار نییە، بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چۆمانیش بە دوواداچوون بۆ هۆکاری هاتنی ئەو باڵندەیە و سەرسوڵمانی هاوڵاتیان لەو باڵندەیە دەکات. ئێمە وەکو بەڕێبەراتی کشتتوکاڵی چۆمان سەردانی حەوزی ماسی ئێرەمان کرد. بینیمان خاوەنی ئێرانە ئەو برادری لێرە کارەکە تەیرێکی بەدەستەوە بوو. ئێمەش کە لێمان وەرگرت بینیمان تەیرێکی جیاوازە، باڵندەیەکی جیاوازە لێرە بوونی نییە لە کوردستان. ناوەکەشی بە کوردەکەی مراوی گەرو ڕەشی پێڵێن، بە ئینگلیزیەکەی پێڵێن بلاک نیکت گریپ، واتە بە عەرەبیەکە غەتاس ئەسوەتە ڕەقبەیە. ناوە زانستیەکەشی پۆدیسی بسنیگری کۆلیسا. ئەم باڵندەیە توانای فرینی هەیە لە باڵندە کۆچ کردوەکانە لە دەریا و لە بەحیرەکان ئەژی، حەزی لە ئاوی سوێریشە، خواردنەکەشی لەسەر ماسی و ماسی بچووک و پەنجە ماسی و بۆق و مەگەز و مێش و مەگەز و ئەوانەیە. تاکو ئێستا ئەم جۆرە باڵندەیە لێرە نەبیندراوە، یەکەم جارە ئەبیندرێ لێرانە. وا هەز دەکەین کۆچی کردی بێ لە کۆچ دابڕابێ و لێرە مابێتەوە. مەش لێرەماندانەوە لای حەوزی ماسیە بۆ ئەوی بڕیاری لەسەر بدەین بزانم چی لێ بکەین. گۆمی لێ نییە، بحیرەی لێ نییە لەو سنووری خۆمان، بەنداوی لێ نییە. ئەگەری زۆرە لێرە بفڕێت کۆچ بکات بە شوێنێکی تر. بعدا یکی دیگه بیا دوباره اون میگه ای بابا اومدن دوباره. خانمێک لە شاری سلێمانی دیاریکی تایبەت پێشکەش بە پاپای ڤاتیکان دەکات کە عەبایەکە بە کەلەپوری کوردی دروستکراوە. ئەو عەبایە زۆر تایبەتە و هێمای سەرجەم ئاینەکانی تێدایە کە بە تەبایی بێکەوە لە کوردستان دەژین و ئەمەش وەکو هێمایەک بۆ کولتوری پێکەوە ژیانی ئاشتیانە لە هەرێمی کوردستاندا. من شاناز جەمال لە دایکبووی شاری سلێمانیم، کاری دەستی و دەستڕەنگینی و دیزاینەکەم. ماوەی 5 ساڵم لەسەرم کارە بەردەوامم
و لەگەڵیشە کاری خێرخوازی خۆبەخشیەکەم کاری خێرخوازیەکەم وەکوی مامۆسای خۆبەخشم لە بەشی چاکسازی مناڵم ژنان و مناڵان لە هەولێر و زیاتر خولیایەکم هەیە بۆ هونەرەکەم بۆ کللتوری وڵاتەکەم زۆر لەسەر کاری کللتورەکەم وەک زیندووکردنەوەی کللتور ئەو پارچە بابەتانەی کە هەمان بۆ ئێمە چۆن بیپارێزین جارێکی کە بە شێوازێک کە کوڕیسایکل دیزاینیکەین و هونەرەکەمان بە دنیا بە جیهان بناسیێنین هەر ئەوە ژوای لە من کرد کە بەرەبەرە هەنگاو بنێم کە بتوانم کارێکی گەورەی پێکەوە ژیان بکەم ئەم جارە بیرۆکەکەش ئەوە بوو کە ئەم هەژدینە لەسرم ئابایە بچنم کە پێشکەشیکەم بە پاپای فاتیکان وەگەمانەزانین پاپای فاتیکان ڕەمزێکی ئاشتی و پێکەوە ژیانی هەموو جیهانە و لە هەمووشی خۆش بەختر ئەوەیە کە ئەم ئابایە ئینشاءڵڵا لە ناو مۆزەخانەی فاتیکانە ئەمێنێتەوە بۆ هەتایە و با ئێمە ژێدەسێکی ژنی کورتمان هەبێت لە ناو مۆزەخانەی فاتیکانە یانی هیچمان لەوانە کەمتر نییە و بەڵێنی ئەوم پێیراوە کە من ئاباکە پارێزی لە ناو مۆزەخانە ڕەمزی هەژدینەکەیە ئەمە مەسیحێتی کاسۆلیکە ئەمە جووەکانە یەزیدیەکانە سایبی مەندانیەکانە سابئی مەندانی ئەفو ئەمە مسلمانەکانە زەردەشتیەکانە بەهایەکانە کاکەیەکانە و لە پشتی ئەباکەش ئەم سەڵیتێکە سەڵیتی فاتیکان خۆیەتی کە دروستم کردووە و هیوادارم پەیامەکەم بگاتە شوێنی خۆی پەیامی ئاشتی پێکەوە ژیانە کە لەمەوە دەرکەوێت کە ژنی کورد حەزی بە پێکەوە ژیانی هەموو دینەکانە گەنجێکی گوندی بۆسکین لە سنووری ڕانیا داهێنانێکی ناوازەی لە بواری ئەلکترۆنیدا کردووە ئەگەرچی و گەنجە تا قۆناغی شەشی بنەڕەتی خوێندووە بەڵام خولیا و حەزێکی زۆری بۆ بواری ئەلکترۆنی هەیە هەر بۆ توانیوەتی لە کارەکەیدا سەرکەوتوو بێت وەکو خۆشی باسی دەکات دەگەر پشگیری بکرێت دەتوانێت لە کارەکەی بەردەوام بێت و کۆمەڵێک لەو داهێنانانەی کە ئەنجامی داوا بیخاتە بازاڕەکانەوە و بە نرخێکی گونجاو بیفرۆشێت. من ناوم جەبار خدر حەمەدە دانیشتووی گوندی بۆسکێن سەر بە شاری ڕانیە لە نەوتەوە خەریکی شتی ئەلکترۆنیمە دەستکاری دەکەم یەکە و کەڕەت زیاتر بەشی ئەلکترۆنیم لە لای برای بەڕێزم کاک وەستا عەبدوڵڵا خەڵکی ڕانیە لە لای وی خوێندووە بەشی ئەلکترۆنیەکەی مقاومات و ئەو شتانە دوای بخۆشمە حەزم لێ بوو دەستکاری شتی ئەلکترۆنی کەم مرۆرە دەستکاریم کرد تا گەشتمەتە ئێرە زیاتر گڵۆپم چادەکردنەوە حافیزەم چادەکردنەوە سەرەتا لە لای وەستا عەبدوڵڵای ئیشم دەکرد لە ڕانیە گڵۆپ و حافیزەم دەهێنانەوە لەگەڵ خۆم چاکم دەکردنەوە و بۆ شەوێ چاکم دەکردنەوە بۆ سوپەنێ بۆم دەبرنەوە لەوەی ڕاوەرەوە دەستکاریم کرد تا شارەزا بوو ئەو عاقڵێکی دروستم کردووە عاقڵەکەی بۆ شێوازە دروست دەکرێت بۆ خۆم تەرهیم کردووە بە خەرتێ و بە هەموو شتێکەوە شێوازی عاقڵەکەی لەو شێوازەیە پێشدان عاقڵەکەی ئاوا بەو شێوازەیە هیچ شتێکی لەسەر نەبەستراوە دوای ئاوا لێ دەکەی ڕەنجی دەکەی عاقڵەکەی بۆ شێوازە ڕەنجی دەکەی لە تێزابی داوی و هێڵکاریەکەت بۆ دەمێنیتەوە ئەو شوێنەی مەبەستە بۆ دەمێنیتەوە و دوای حەیب نەبێ کونکونی دەکەی ئەنتیگرێت و تراستەر و مقاومە و شتانەی لێ دەبەستی عاقڵێکی ئاوا لێ دەدەچێت بۆ شێوازە عاقڵە زیاتر لە موبایل دەبەسترێ بۆ غەتا ساڵکردن و وژانەوەی و بۆ بۆیلەر هەڵکردن و وژانەوە هەر دەبێت بۆ هەمووی شرای ناو ماڵ دەبێت لە ڕێگەی موبایلیەوە هەڵیکەی و بیبژێنیەوە و ئەگەر هەڵیش بوو پێت دەڵێەوە هەڵبوو ئەگەر هەڵبوو و کارەبا هەبێیان نەبێ هەر پێت دەڵێت ئەوە شێوازی عاقڵەکەیە دەنێەوە سندوقەش ماویشتووە
ئێستا مەربوطم کردووە بۆ کاربایی نێو ئەو دوکانێک لە ڕێگەی موبایلیەوە هەڵی دەکەم و دەیبژێنمەوە کارباییەرە لە هەر شوێنێک بم ئەگەر سوودفێ لەبیرم چێت کاربا گژاوەتەوە یان نەگژاوەتەوە دەتوانم زەڕەسێکی بۆ بکەم و بیبژێنمەوە کارباکەی ئەو دوکانێک ئەوە بۆ شێوازە ئێستا زەڕەسێکی بۆ دەکەم ئەو گوڵەپەی کاربای ئەو دوکانەی پێقەتە دەکەم. ئێستاوە ئەوە کارەبای ئەو دوکانەی قەتە بۆ شێوازە. ئەوەش دەرگایەکی کۆنتترۆلە کردومەتە لە 2011 بەستومە هیچ حیبینی هێنایەوە بێ کێشەیە تەنها لە ڕێگەی ئەو دوگمەوە دەیکەوە بۆ شوازە دای دەخەیەوە پێوە دێەوە هیچ پێویست ناکە لە ساریدا بەزی تەنها دنێ و سارژدا هەر دەتوانی بیکەوە پێوە دێەوە و بە شەعن کار دەکە ئۆتۆماتیکشم بۆ دانەوە گەر کارەبا نەبوو بێتە سەر پاتری سەیارە بە پاتری سەیارەی شێ دەکە ئەوە شوازەکەیەتی ئەوەش کردنەوەکەیەتی بۆ شوازە دەکرێتەوە لە ڕێگەی و کۆنتترۆڵەوە. ئەوە جیازێشکەیە دروستم کردووە زیاتر بۆ تانکی سەربانی بە کاڵک دێت ئەگەر ئاوی چەندە تێدا مابێ پێوەری ئاوی پێ دەڵێن ئاوی چەند تێدا مابێ تقریبا 30 سانتین 30 سانتین دای دەنەی هەر 30 سانتینە گوڵۆپێک دەگوژێتەوە هەر 30 سانتینە گوڵۆپێک دەگوژێتەوە پێت دەڵێ ئاوی چەند تێدا و چەند تێدانە ئەگەرەوە پڕیش بوو زەڕەسێک لێ دەدا 10 سانیان وانەوە پڕ بوو ئایا بە خەسارمەدە. ئیشەکانم یەک لەو ئیشانەیە کە ئەو دەرگای بکەوەوە زەڕەست بۆ دێ زیاتر بۆ دزوشتی وا بەکاردێ ببێ ئەوەی لە ماڵش بی کە یەکێک بێ و دەرگای بکاتەوە یەکسەر زەڕەست بۆ دێ بەو شێوازە ئەوە جەڕەسم بۆات. هیوا ڕۆنگۆڕێکە کە لە ناوچەی پیشەسازی شاری هەولێر کار دەکات و لە ساڵی 1991ەوە وەکو حەز و خولیای خۆی ئامێری ساز دەژەنێت. ئەوە شوای کردووە کە دوکانەکەی وەکو ناوەندێکی هونەری لێبێت. وەکو خۆشی باسی دەکات زۆر جار هونەرمەند و هاوپێشەکانی دێن و لە دوکانەکەیدا کەشێکی هونەری جوان دروست دەکەن. ناوم هیوا بەکر ئیسماعیل پیشەم ڕوونگۆڕینە چەند سارە ویشی ڕوونگۆڕی دەکەم بە منداریەوەش لە نۆتویەکەوە ساری نۆتیەکەوە سازم هەر هەبوو پاش ئیش بە برین ئی وەختی ئیشمان نەبی بڕک خەریکی ئالەتی ساز دەبینەوە حەزف دەکەین ئەگە ئیشمانەبی شێ دەکەین ئیشمانەوە عەزفی دەکەین ئەوە تا بەجالێکانە کە عەزف دەکەین جیرانەکان خڕ دەبینەوە با برێن مشتریەکان کەیفیان پێدێ جەوەشی هونەری دروست دەبی لە دوکانێ خولەف کردەچی کەس ناعەیە چەند سار لێرە و عەزف دەکەین کەس نهاتیە برێ با برێن پێ ناخۆش هەموو کەیفی پێدێ هێلا دەدا هەیە بەجادەشدا دەبە جێی لای منە هەتا ڕەت دەبی جێداتە عەزفەکەی بەڕاستی.
زۆر جارەکە دێمە سناع ناو پیتەران زۆربەی ینی هونەردۆست وانن بەڕاستی درم پێیان دەکرێتەوە ئەنی یەکە لەوانە کاکیوە بەڕاستی جێی شانازیە ینی کە دێم زۆر جارە دەبینم سازی لێ دەدا ئەم دەستخۆشی لێ دەکەم ینی خەریکی بووە لە کاری خۆیتی لە فیتەری ڕوونگۆڕی ئەوانە کاتەکە کە بە ئیش دەبی دەتوانێت لە خۆی عەزف کانی یعنی ئەوە بەهرەکە بەڕاستی ینی دەستخۆشی لێ دەکەم هیوای سەرکەوتنی لۆ دەخوازم. دەستی شکاوم بۆ خوری ئەکایانی دەستی شکاوم بۆ خوری ئەکایانی بۆ هاتوو چۆنی نێوباغەکانی بۆ هاتوو چۆنی نێوباغەکانی شوانەوە شوانە شوانەی ڕەمزانۆ شوانەوە شوانە شوانەی ڕەمزانۆ دەستێ منداڵ بوو هەولەندا بەهارۆ دەستێ منداڵ بوو هەولەندا شتەری هەیە دێ عەزی لێ عەزف بڕێک سازی بۆ عەزف بکەی دەرێک کا سازەکە بڕێک سازی لۆ لێ دەین و کەیفی پێ دێ زۆر پێ خۆشحاڵە دەرێک پێمان خۆشە عین دوکان دەچێ ئەوها بۆ نوعی کراوە بی کەیفمان پێ ئێستا لەو لێوجێ ئێستا دەکەم ئیشێش دەکەم و عەزفیش دەکەم هەردووچیان پێ خۆش نازانم لە چیان زیاتر بڕۆم بەس هەردووچیانم پێ خۆشە لە خەڵبەزە. هاوڵاتیەک لە قەزای بەردەڕەش ماوەی زیاتر لە 30 ساڵە کاری کۆکردنەوەی شتی کەلەپوری و کۆن دەکات وەکو گۆزە شمشێر مەنجەڵ و قاپ کە لە پێشدا و لە کۆندا لە ناوچەکان بەکار هاتووە تەمەنی هەندێکیشیان بۆ سەدان ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە ئەو هاوڵاتیە هەوڵی داوە بە کۆکردنەوەی ئەو ئەشیا و کەلەپورە کۆنا کوردیانە لە ماڵەکی خۆیدا مۆزەخانەیەکی بچووک بۆ پاراستنی مێژووی ناوچەکەیان دروست بکات. من ناسراوم بە عەبدوسەلام ڕەشگەری ئەو گاوەی لە بەردەڕەشی دانیشتیمە بە ئەسل خەلچیە زەنگەنانم گوندی زەنگەنان ساڵی 1992 دەستم بەو ئیشەی کردیە کورن و فرۆشتن مەحەڵێکی گەورەم هەبووە لە مووسێ 500 متر بوو مەزادم هەبووە ساڵێ مستەمر دەمکردی و دەمفرۆشت غەراد و ئەشیا و لە هەموو لایەک دەهات نەکردم تەبعان حتا لە خەلیج دەهات نەکردم دەهات نەمووسێ. بەنسبەت ئەشیاەکان لە 1000 پارچەی زیاترە هەیتم لە 1000 پارچەی زیاترە لە هەموو نەوەشیێ لە مەحفوری لە لاشێشی هەموو ئیشی دەستە تەمان مەحفور و لاچێش ئیشی دەستە لە فەرفوری لە زیوی لە تەسبیحان لە هەموو شتێکی هەموو شتەکەونک ئەو شتەکەونش بە جەنابەت دەزانی ئەوە دەبتە دوو سنف سنفەکەیە پێ دەڵێن ئەنتیک سنفەشی دیکەیە پێ دەڵێن توحفە وەک توحفە عەمری 50 ساڵە 6 ساڵە ئەو دەوروبەرە ئەمە ئەنتیک 80 ساڵ و 90 ساڵ و هەورازە ئەنتیک. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەربن.